ئەم هەفتەیە هەفتەی شیرپێدانی سروشتیە کە هەفتەیەکی جیهانیە لەوانەیە زۆربەی دایکان کاتێک کە کۆرپەکەیان لەدایک ئەبێت شیری سروشتی خۆیان نێن بە مناڵەکانجا بە هەرچی هۆکارێک بێت لەوانەیە هەندێکان بەهۆی نەخۆشیەوە بێت کە ئەوە لەژێر دەسەڵاتی خۆیانە بەڵام هەنێک جار هەیە دایکەکان ئەڵێ من شیرە سروشتەکەم نییە و ناتوانم بێمێ هەنێک جاریشێ ئەڵێ ئەوەکەوەی کە بیستومان لە دواییە لەوانەیە لە شوورا ڕبنێک بێت یاخود هەنێک گرفت بۆ جەستەم دروست بێت بۆیە من شیرە سروشتەکەی پێ نایەم خۆ شیرە قوتووەکە هەیە هەمان جێگرەوەی شیرە سروشتەکەی بێ ئاگانەوەی کە کۆرپە لە تەمەنی 0 هەتا 6 مانگی یەکەم سەرچاوی خۆراکی و سروشتەکەی و باشترینەکەی شیری دایکە اینجا ئێمە ئەمڕۆ زانیاری تەواو لەسەرەوە وەرەگرین کە بزانین شیری سروشتی سوودی چیە بۆ کۆرپە و هەروەها بۆ دایکەکانیش بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد شوکری پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان دکتۆر بەخێربێت. یەکەم پرسیارمە گرنگی شیرپێدانی سروشتی بۆ کۆرپە چییە؟ بەڵێ شیرپێدانی سروشتی ئەگەر تێبینی کە ینی هەر لە ڕۆژەکەیەوە کە بۆی دانراوە سەرەکەی زۆربەی وانەیەکەوە بۆنەیەکەی ڕۆژێکی بۆ دانرێ بەڵام ئەم بۆنەیەک هەفتەی بۆ دانراوە هەموو ساڵی لێ تا حوتی مانگی هەشت بۆ شیرپێدانی سروشتی دانراوە بۆیە گرنگەکەی ئەوەنە ینی لە کاریگەرە لە ژیانی مرۆڤایەتیە بۆیە هەفتەیەکی بۆ تەرخان کراوە. شیرپێدانی سروشتی لە سوودەکانی بۆ مناڵەوە دەست پێیەکەین شیر خواردنێکی حازر و ئامادێ پێویست بە گەرمکردن و ساردکردنەوە ناکە هەر کاتێ مناڵەکە داوای بکە حازر و ئەتوانێ بیاتێ. خاڵی یەکەم. خاڵی دووەم خواردنێکی معقەمە پاکە پێویست بە تاقیمکردن ناکە ئەوانەیەکەوە شیری قوتویان بە مناڵەکان پێویستەکە پاکەرەوە بکڕێ فڵسە بکڕێ بۆ پاکردنەوەی مەمەکە تاقیمکە حتا هەنێکیان جیازی تایبەتی هەڵمی هەیە بۆ پاکردنەوەی مەمەکە ئەوانەی پێویست نییە شیری سروشتی. خاڵی سێم شیری سروشتی سکریتەری ئاجێ ینی جۆرێک لە دژەتەنی تایە کەوای لەیەکە میکرۆبەکان نەتوانن تووشی هەوکردن ماکەن بە تایبەتنی هەوکردنی کۆئەندامی هەرس واتە سکچوون ڕشانەوە هەوکردنی سیەکان هەوکردنی گوێی ناوەڕاست ئەوانەی کە شیری سروشتیە خۆن ئەم هەوکردانیان کەمترە. خاڵی چوارەم دوو جۆر لە پرۆتین لە شیری سروشتیایە وەی لەگەڵ کازاین. کازاینەکە دەرکەوتووە کەوای لەیەکە بەکتریاکە میکرۆبەکان نەتوان خۆیان هەڵواسن بە ناوپۆشی ڕێخۆڵەوە بەمەش هەر ئەوکردن کەمەکاتەوە. خاڵێکی تر سیستمی بەرگری بەهێزەکە لەبەرەوەی ئەو مادانەی تایە کە یارمەتی سیستمی بەرگریەکە. خاڵێکی تر لە هەر لە سیستمی بەرگریە ئەو دایکە چەندێک هەوکردن یا ئلتیهابادیان نەخۆشی توش بێ کە مەناعی بۆ دروستە بێ ئەم مەناعەیە لە شیرەکۆ ئەگوێزێتەوە بۆ مناڵەکە. خاڵێکی تر لە شیردانی سروشتیە دەرکەوتووە ئەو مادی کە پێوترێ نیوکلیۆتاید نیوکلیۆتاید بۆ گەشەی دەمارەکان یا بۆ گەشەی مێشک زۆر گرنگە بۆیە لێکۆڵنەوەکان ئەویان سەلماندووە ئەو مناڵانێک کە شیری دایکە خۆن ڕێژەی زیرەکییان یا ئایکویان توانای پێرفۆرمانس یا جێبەجێکردنی ئیشی ڕۆژانەیان باشترە بێ لەوانەی کە شیری سروشتی بەکار نایەن. خاڵیشتر لە سوودەکان بۆ مناڵان ئەگەری بە هەستیاری کەمەکاتەوە بە تایبەتی زای بین لە مناڵانە هەستیاری پێستیان هەیە کە پێوتری ئەگزیما لە کوردیا پێوتری بیرۆ ئەوانەیە کە شیری قوتۆ خۆن ئەم حاڵەتیان زۆرترە بەڵام لە شیری دایکە تا ڕادێکی زۆر یان نییە یا هەر زۆر کەمە. هەستیاری سنگ حساسیت و ڕەبۆ تەنگە نەفەسی لە شیرپێدانی سروشتیا کەمترە. هەستیاریی تر جاری وایە ئەیبینی هەندێک مناڵ هەیە هەستیاری بە پرۆتینی شیری قوتو هەیە شیری مانگا هەیە تووشی سکچوون و ڕشانەوەیانەکە سکچوونەکان خوێنی پێوەیە ئەمە لە شیرپێدانی سروشتیان نایبینی چکە بۆز لە بڕی پرۆتینەکە تایبەتە بە مرۆڤ و مرۆڤ بۆ مرۆڤ. خاڵێکی تر لەوانەی سوودەکانی کە لە شێردانی سروشتیا دەرکەوتووە کەوا ئەگەری توشبوون بە فشاری خوێن زەخت شەکرە توشبوون بە ژێرپەنجە لە شیردانی سروشتیا کەمترە ئەمە کۆمەڵە خاڵێک بوون کە تایبەتە بە مناڵەکە. خاڵێکی تر هەر لە شێرپێدانی سروشتیا شیری یەکەم ڕۆژ تا سێم ڕۆژ کە پێوترێ ژەک ئەمە لە ئەنگلیزیا پێوترە کۆلەسترۆل ئەبینی تەقریبی ڕەنجێکی زەردباوی هەیە ئەم شیرە پرۆتینی زۆرتیە ڤیتامیناتەکانی زۆرتیە بە تایبەتی ڤیتامین ئێ کە یارمەتی سیستمی بەرگریەیە بۆیە باشتر وایە دایکەکان مناڵەکانیان بێبەش نەکەن لەم سوودانە کە بۆ مناڵەکە هەیە. ئەو خاڵانەی کەوا ئەمە بۆ مناڵەکە بوو چەند خاڵێکیشکەوا گرنگە سوودی بۆ خانمان بۆ دایکەکان هەیە یەکێک لەوانە پەیوەندی سۆزداری لە بینی مناڵەکە و دایکەکە بەهێزتر دەکات دایک هەست بە دایکایەتی خۆیەکە. خاڵێکی دەرکەوتووە ئەوانەی کە شیری سروشتیان ئەگەری توشبوون بە ژێرپەنجەی سنگ لای دایکان کەم ئەکاتەوە. خاڵێکی تر ئەوەیەکەوە
کاتێک کە دایک شیر ئایا بە مناڵ وزەیەک سەرفەکە یعنی ڕۆژانە تقریبی 1000 بۆ 2000 کالۆری لێ ئەڕوە بۆیە ئەمە ڕێگەیەکە لە ڕێگەکانی ڕجیم کە ئێستا مۆدی لە لای هەم لای پیاوان هەم لای خانمان کەوا بایەق بەوەیان کە وەزنیان زیاد نەبێت ئەمە جۆرێکە لە ڕجیمێکی سروشتی کەوا وزەیەکی زۆر لە دایکەکەەوە ئەچێ بۆ مناڵەکە بۆیە ئەم سوودانە ئەگەر بێت و دایکان ئەم هەموو سوودە بۆ خۆیان و بۆ مناڵەکان بێنە بەرچاوی باشترەکەوا لە شێردانی سروشتی بەردەوام بن. دکتۆر خاڵەکان زۆر بکە باسە کرد و باسە زۆر لە سوودەکانی شیری سروشتی کرد هەم بۆ کۆرپەکە هەم بۆ دایکەکە و ناکرێت دەستا دایکانێکە بن کە کۆرپیان هەبێت گویان لە بەرنمەکە بێت و گویان لە سوودەکانی شیری سروشتی بێت کە بەڕێزت باست کرد مناڵەکەیان بێبشکەن لەو سوودە گرنگانە بەڵام دایکەکەیە باز لەوا کات کە شیری نییە یان شیری کەمە و مناڵەکەی تێری پێ ناخوات ئەمە تا چەند دروستە لە ڕووی تەندروستیەوە بووە ئایا شیرەکە کەم و مناڵەکە تێری پێ ناخوات یان نەخێر ئەمە بەهانەیەکە بەوەی کە شیری خۆی نایە مناڵەکە لە خاڵی ئەخیرەوە دەست پێکەین چکە بۆی بزانین ئایا شیرەکە کەمەیاننا ئەو خاڵانە چیەکەوامان لەیەکە بزانین شیرەکە تەواوە مناڵەکە تێری پێخواان عادەتەنەوانەی کە شیری تەواتی ئەخۆن ماوەی 2 بۆ 4 کاتژمێر دوای شێرخواردنەکە ئەخەون زۆر بەیان 2 کاتژمێرێک ئەخەوێت میسکردنی ڕۆژانەی ئەبینە دایبەکەی قورسە و میسکردنێکی باشی هەیە لەگەڵ متابعی وەزنەکەی یەکە بزانێ وەزنەکەی زیاکایان نەکە ڕۆژانە تقریبی 20 گرام هەفتانە 200 گرام مانگانە 600 گرام زیاد ئەمە بە شێوەیەکی گشتی بە مازانێکەوە شیرەکەی تەواو مناڵەکە گەشەی بەیەکە بەڵام ئەمە لە بەچیا دایکەکەەوە هەستەکە هەندێک لە کێشەکان ئەوەیە جاری وای مناڵەکە غازات و سگێشەی هەیە گریانی زۆرە بێت دایکانی لە بەتایبەتی ئەوەی کە مناڵی یەکەمەوە هەست دەکە هەموو گریانێک برسێتیە حەز دەکا شیری باتێ جاری وا شیرەکە بەکارێنێ بۆی پێی مناڵەکەی پێشگیر کاتەوە کە ئەمە لە ڕاستیە ڕێگەیکی ڕاز نییە چگە مناڵەکە ئەوە نازانێت هەر شیری بیتێ ئیخوات جاری وایە زۆرە خواسیرەکە بێتەوەی ڕشانەوە هەنێک هەن مناڵ هەیە دوای شیر دوای زۆر مانەوە لەسەر سنگی دایکان ئەبێتەوەی ڕشانەوەی مناڵەکە وای وا دەرەکەوێت کەوا نەخۆشی بێت کە نەخۆشی نیە بەڵکو تەکنیکی شیرپێدانەکە گرنگە بۆ ئەوەی کەوا بزانین ئایا شیرەکە بە تەواوەتی بەشی ئەکایە بەشیناکە ئەو خاڵانە گرنگ بوو بەڵام دایکەکان کۆمەڵێ هۆکار فاکتەر هەیە کە وای لێگا دایکە شیرپێدانەکەی سەرکەوتوو بێ ئەو هۆکارانە چین یەکەم تەکنیکی شیرپێدانەکە کاتێک کە دایک شیر ئایا بە مناڵەکە ئەبێ لە ماڵەوە لە شوێنێکی ئیسراحەت و بێدەنگا دابنیشێ بۆ نمونە ئەگەر لە ژوورەکە من بە نەخۆشیەکانی خۆمەڵم دانیشتی لە پەنای دیوارەکە دانیشە پشتێک بۆ خۆت دانێ پشتێکیش بۆ دەستە دانێ هەندێک جاراڵێ ئەی چۆن یعنی لێکدانەوەکە زۆر ئاسانەکەم بە کوردی خۆمان پێڵە ئاغانە لی دابنیشە بۆ ئەوەی هەتا دایکەکە ئیسراحەتتر بێ شیرەکەی زۆرترە بێ خاڵێکی ترکەوا گرنگە وای لێکە شیردانەکە سەرکوت و بێ ناحی دەرونیە کاتێ ئەگەر بێت و دایکەکە کێشە و مەشاکلێکی زۆری هەبێ کاریگەری لەسەر ئەوەی هەیە کەوا شیرەکەی کەم بکە بۆیە هەنێ دایک وا بیرەکاتەوە لە کاتێک کەوا خەفەتی بێ یا مشکلەیەکی بێ شیر بڵێ شیرەکەی کەمە بێ لەو کاتا مناڵەکە کەمتر شیرەخوا گریانی زۆرە بێ زۆربەی کات پیسایەکان جاری وایە ئەڵێ ڕەنگی سەوز بۆ لە شیر لەناو خانمانە منم بیستوڵێ شیری خەفەتم داواتێەوە بۆیە پیسایەکە ڕەنگی وای لاتوە کە خۆی لە ڕاستیە ڕەنگی پیسایی زەردیا سەوز بێ شتێکی تەبیعی ئاوی زراوە ڕەنگەکەی سەوز باوە ڕیخۆڵی مناڵیش کورتە لەبەرەوە بە سەوزیەتە دەرەوە جاری واشەیە کاتێکی پێچێ ڕەنگەکەی زەر دەبێ ئەمە دەلالت نییە بۆی کەوا شیرەکەی کەم بێ بەڵکو ناحی دەرونیەکە زۆر کاریگەریە بۆی ئەو خاڵانەی کەوا گرنگە ئێمەوە لە خانمان بکەین سەرکەوتوکەن لە شیرپێدانی سروشتیا ئەبێ لە کاتی پێش حملەکەی کاتی حملەکە دوای حملەکەیمە یارمەتیان بێ قەناعەتیان بۆ دروستکەین کە شیرپێدانی سروشتی ئەو هەموو ئیسیفادەی بۆ خۆی ئەو هەموو سوودەی بۆ خۆی بۆ مناڵەکەی هەیە ئەمە یەک دووەم لە دەوروبەرەوە لە هاوسەرەکەیەوە لە خێزان و دەوروبەرەکەیەوە لە نەگەڵ نەخۆشخانەکەی کە مناڵەکەی تیا لەدایکە بێ ئەمە کاریگەری ئەرێنی پۆزتیڤیانێ لەسەر ئەوەی کەوا لە خانمەکەکەن شیرپێدانەکەی سەرکەوتوو بێ جاری وا هەیە دەوروبەرەکە تا حەدی خاڵی نێگەتیڤیان هەیە بۆ نمونە لە 6 هەفتەی یەکەمی دوای لەدایک بوون خانمان تا حەدێ پێوترێ فەرترەی زەیستانی بێتاقەتن قەلەقن خەفەتیان هەیە بیر لە شتی ناخۆش بە مێشکیان هەیە ئەگەر دەوروبەرەکە پشتیوانیان لێ بکەن سەرکەوتووە بن لە ئیشەکە ئەمە زۆر کێشیان بۆ دروست ناکە بەڵام سیرەکەی ینی خەسوەکە یا دەوروبەرەکە یا دایکی کچەکەڵە چۆکەم بەتایبەتی ئێستا زۆربیان بە عملیات لە دایکە من ناتوانێت شیرەکە بە ئەمە قەناعەتێکی بۆ دروست دەکات لە نەخۆشخانەکە کارمەندەکە لی تووڕابێ ئەمە زۆر هاوارەکە ناتوانێت شیر بە تا زۆر ژیرێکی قوتوی بۆ بێن ئەم کاریگەرە نێگەتیڤانەوەی لەکە سەرکەوتو نەبێ بۆیە شیرپێدان هەر ئەوە نیە شیرەکە لە سنگی دایکە دوورێ بەڵکو کاریگەری دەرونی و کاروگەری دەوروبەر
زۆر کاریگەری حتا ینی کاریگەری ئابوووریەکەش تەسی لەسەر ئەوەی هەیەکەوە شێپێدانی سروشتی سەرکەوتوکێ ئەگەر ئێمە بۆیان ڕوونکەینەوە کاتێکەوە شیری قوتووەیە سیرەکە بێ مەمە بکڕێ شیرەکە بکڕێ پاکەرەوە بکڕێ ئەمە شیری دایک پێویستی بۆنیە ئەمە ناحێ ئابووری ئێستا ئابینین هەنەک حکومت خانەوادەکانی کێشەی سیولیان هەیە لەبەرەوە پاڵپشتێکی ئابووری گرنگە بۆ خانەوادەکان ئەگەر شیردانی سروشتیان هەبێ بەڵێ دکتۆر باس لەلایەنی دەرونی کرد بەڵام ئەم دایکە تا چەند گرنگە خۆی ئامادەکات تا شیر بە مناڵەکەی بە لە مێشکیەوە یاز بە جەستەی بات کە من بەڵێ شیری خۆم ئەم بە مناڵەکەم ئەمە تا چەند هۆکارە بێ بۆەوەی کە شیری زیاب بکات و مناڵەکەی تێری پێ بخوات بەڵێ خاڵێکی گرنگ ئەمە لە نمونەیەکەوە باسپێکن کاتی خۆی کەوا یەکێک نەخۆشیەکی بڵین خوانەخوازە کێشەیەکی دەرونی هەبوو ئەیان بردە لا وەختە پزیشو نەبوو ئەیان بردە لای شێخێک ئەوی دوعاکە بۆ نووسمگە قەناعەتی پێ هەبێت چاکەبێ قەناعەت زۆر تەسیری هەیە چکە بۆ ئینسان ئەگەر لە سەرەتاوە قەناعەتی وابوو شیر ئایا مناڵەکەی خۆی ئامادەکە و نفسیان خۆی ئامادەکە ئەو خواردناناخوا کە پێویستەکە بۆ ئەوەی کەوا شیرەکەی زیاد بکە ناحەی دەرونی خۆی لە کێشەکان بە دوورەکە هاوای لەکە لە دوای لە دایکبوونی سەر شیرپێدانەکەی سەرکەوتوو بێ خاڵیش در بۆ ئەوی کەوا سەرکەوتوو بێ کێشەی نەبێ دوای لە دایکبوون ئێستا زانستی پزیشکی زۆر بایاق بەوایە هەر لەکسەر لە دوای لە دایکبوون ماڵەکە بخرێتە سەر سنگی دایکی دوای پاکەکرێتەوە وشکەکرێتەوە یەک بۆ ئەوەی ڕەبتێکی خێرا دروست بێ لە بینی دایکەکە و مناڵەکە و لەگەڵ ئەوەشاکە ئەگەر مناڵەکە هەر لە یەکەم نیو کاژمێری دوای لە دایکبوون خراسە سنگی دایکی هۆرمۆنی لە ناو جسمی دایکی دەرەدرێ پێوتری ئۆکسیتۆسین ئەم هۆرمۆنە هەم شیرەکە زیاکە هەم وای لەیەکا کە ڕحمی دایکەکە زووتر بێتەوە یەک خوێنبەربوونی دوای لە دایکبوونیش کەمەکاتەوە ئەمەژەی در لە خاڵە بە سوودەکان بۆ دایکە بۆیە بەڵێ ناحەی دەرونی زۆر کاریگەریە لەسەرەوەی کەوا بتوانێت سەرکەوتوو بێ لە شێپێدانی سروشتیە سەر باشە دکتۆر من تێبینیەکم هەیە دڵنیام ئەمە تێبینی بینەرانیشە لەگەڵ منە کاتێک کە دایکێکە چێ بۆ خەستەخانە بۆی کە کۆرپەکەی لە دایک بێت هەر لە سەرەتاوە یەکسەر پێی ئەڵەن کە بچێ قوتوێ شیر بەرێ لەگەڵ خۆیان هەنەجار لە دوای ئەوەی کە کۆرپەکە لە دایکە بێت کاتێک کە پزیشکی تایبەت بە مناڵان هەیە لە هەموو نەخۆشخانەکانە کە ئەچێت ئێستا شیرێکی قوتوشی بۆ ئەنووسێت لەوەی ئەڵێ لەوانەیە لەم چەند کاتژمێرەیە دایکەکە نەتوانێت شیرەکەی با بە مناڵەکەی ئەمە لە نەخۆشخانەکانیشان نابێ ڕەچاوی ئەوە بکرێت لەوەی کە با لە سەرتاشا بە شیرە قوتوەکە هەر نەنووسێت و داوا نەکرێت لەلایەن دایک و باوکانەوە باڵێ خاڵێکی گرنگە چونکە ئەگەر ئێمە دایکە هەموو شتەکان بە سروشتی ڕۆشتن لە دایکبوون تەبیعی بوو ئەمەلیات نەبوو لەوەی ئەم کێشەمان توش نەبێ بەڵام ئەوەی کەوا ئێستا زیاتر بە نەشتەرگەریە بە عملیات ناڵەکان لە دایکە بن خانمەکە دوای ئەوەی ئەگەر بێت و نەشتەرگەریەکە بە بەنجی گشتی بێ ئاگای لێ نابێ فترەیەکی زۆر ئازارێ بێ عیلاجی ئازارە بێ وەرگێ لەبەرەوە ئەمە بۆیە وای کردووە هۆکارێکە بۆ ئەوەی کەوا شیری قوتو زیاتر بەکاربێنە لە نەخۆشخانەکان بۆی ڕێگەی هەموو شتەکان ئەگەر بە سروشتی ڕۆشتن ئەوش هەر سروشتیە بێ بەڵام ئەگەر لە ڕێگەکە لاماندا وەکۆڵە بە ناسروشتی بوو لەبەرەوە ئەگەری ئەوەشێ ئەو ئەگەرە زیاتر بێ شیرپێدان ئەبێ بە هیقت و شیری دایک نابێت بەڵام ئێستا هەنێکیشیان کەوا بەنجەکە پێوترێ بەنجی کەمەرکە لە پشتۆ بۆیانەکەن دایکە ئاگای لە خۆیەتی ئەگەر ئێمە وەکو بەڕێز ئاماژە پێدا کارمەندەکە لە نەخۆشخانەکە یا پزیشکە پێی نەڵێ شیر لەگەڵ خۆت بەرە هەر شیرپێدانی سروشتی بێ طبیعەتی ئینسان وایە ئەگەر بەدیلەکەی لە بەردەست نەبوو طبیعەکە بەکارێنێ بەس کە بەدیلەکە حاضر هەبوو حتا مناڵەکەش دەرکەوت شیری دایک تۆزی هیلاکبوونیەوە تا لە سنگی دایکی دەریەکە بەڵام شیری قوتوەکە ئاسان ڕاکشێ و ئاواکایە دەمەوە زۆر ئاسانترە طبیعەتی ئینسانی بە دوای شتی ئاسان من لە نەخۆشخانە جیهانیەکان تێبینی ئەوەم کردووە کە پەرستارەکان وانەیە کە لە نەخۆشخانەکانن هەموو هەوڵەکەیان لەگەڵ دایکەکە هەتا ئەو مناڵە فێری ئەوە ئەبێت کە چۆن شیرەکەی دایکی بخوات بەڵام بەداخەو لەوانەیە لای خۆمانەوە نەبێت لە دوای 6 کاتژمێر خودت 8 کاتژمێر هێستا دایکەکە ڕەوانەی ماڵەوە بکرێتەوانێ و ئەویش ئەو توانایی ئەوەی نەبێت کە ئەو مناڵە فێری شیرپێدانی سروشتی بکات تا چەندێک لە نەخۆشخانەکانیش ئەو سیستەمە هەبێت هەتا مناڵەکە فێری شیرخواردنی سروشتی دایکەکە نەکرێت با ڕەوانەی ماڵەوە نەکرێنەوە بەڵێ خاڵێکی گرنگە چووکە ئێمە عادەتەن لە دنیاە مرۆڤایەتی هەروایە ویژدان هەیە لەگەڵ قانون هەیە هەموو کەسێ ناتوانین لەو کاتەیە بڵین ئەوە ویژدانی لەو کاتەیە ئاگای لێتی هەموو کەسەکان وەکو یەک وایە لەبەرەوە ئەبێ سیستمێک یاسایەکە بێ ڕێکردنەوەمان بۆ بکە یاسایەکە بێ هەموو لە زەی ڕێبکەوین ئەو وەختە بە یاسا ئەچەسپێنرێکە ئەم مناڵە لە دایکە بێ شیر خوتوی لە بەردەستان نییە بۆیە ئەگەر یاسایەکە بێ بڵێ و لەگەڵیشە ئەو وەختە کارمەندەکە پزیشکەکە هەموو پابندە من بە یاساوە بۆیە واقع هەیە لەگەڵ زانست هەیە جاری وایە زانستەکەمان لایە بەڵام لە واقع ناتوانین پراکتیسی بکەین بەڵام ئەگەر یاسایەکە بێ ئەتوانی ئیشەکەمان هەموو ڕێککرێتەوە وایە ئەتوانین ئەنی خاڵێکی گرنگە ئەتوانین یارمەتی خانمان بووین بۆی هەمومان تەژیعان بکەین لەسەر شیری سروشتی بەردەوام بن
بەڵێ دکتۆر جان دایکانێک هەیە فەرمانبەرن دوای چەند مانگێک ناچارە بێت کە بچێتەوە بەلای دەوامەکەی خۆیان و مناڵەکە کە کۆرپەیە بەجێ بێڵێت کە ڕەنگە بۆ منەوەی کە فەرمانبەری حکوومەت بێت ساڵێک شو وەربگرێ بەڵام ئەوەی کە فەرمانبەری شوێنێکی ئەهلی بێت ڕەنگە نەتوانێت ئەو شۆ وەربگرێت ئەم دایکە چی بکات لە کاتێکا کە ئێوێ شیری سروشتی با بە مناڵەکەی بەڵێ خاڵێکی گرنگە چونکە ئێستا خانمانی ژەرۆک و پیاوان لە دەرەوە ئیشەکەن و مەشغوڵەتیان هەیە و کارمەندن لە نەخۆشخانەکانیان لە داوائیری حکومیە دوو ڕێگە هەیە ڕێگە یەکەمیان ئەوەیە کە هەر شیرپێدانی سروشتی هەڵبژێرێ ئەتوانێت شیرەکەی خۆی ڕۆژانە یا شەوانەت دەری بکات بە پمپی ئەلکترۆنی هەیە لەگەڵ پمپی دەستیە ئەلکترۆنیەکە ئاسانترە زۆر حەزێتی نایاسنی دایکەش حەزێت نایشیرەکە ئاکاتە مەمەیەکەوە لا مەمەکە دایانی لە پلەی گەرمی ژوور کە 24 بۆ 25 6 بۆ 8 کاتژمێر ئەتوانی لەو مەمەیە شیرەکە دابنی بەڵام ئەگەر شەو دەری کرد بۆ تابیانی ناتوانانی کاتەکە دوور درێژترە ئەتوانی لە سەلاجە دایبنێ لە فێنکەرەوەکانە دایبنێ بۆ ماوەی 24 کاتژمێر گرفتێکی نییە باڵە گرفتی نییە تا 24 کاتژمێر دوایی ئەتوانی بکاتە ئاوێکی گەرمەوە مەمەکە گەرمە بێت ئەوەی کە بووی دەئانێت دەبێت چەند بێت وە ئەم دایکە ڕەنگە 7 کاتژمێر بۆ 8 کاتژمێر ئەم مناڵە بەجێ بێڵێ بەڵێ شیرپێدانەکە بە پێی تەمەنە گۆڕێ لە سەرەتا 2 بۆ 3 کاتژمێر مناڵ بە پێی ئەگەر بە ڕقەمەکانی حسابەکەی 1 بۆ 2 ڕقەم ئەخوا ئیتر مناڵێک بۆ مناڵێکی تر کەوتووە هەیە سەیرەکەی 1 ڕقەمەخوا 2 کاتژمێر 2 سەعات جارێک هەیەە 2 ڕقەمەخوا بە پێی پێداویستی مناڵەکە ئەمە گەردایکەکە شیرەکەی بتوانی دەربکاو بۆ شێوەیە دایبنێ هیچ نەبێ ئەگەر بشکرێت 2 جار یا 3 جار شیری خۆی بۆ حازر بکاو دایبنێ باشتر لەوەی کە بەردەوام هەر شیری خوتۆکەی باتێ جاری وا هەیە ناتوانێم ئەمەلیە جێبەجێکا بە ناچاری ئەجێ سەر شیری خوتو ئەو فترەی کە دایکەکە لەوێ نییە شیری خوتویاتێ بەس هەر کاتێک خۆی لە ماڵ بوو با شیری خۆی باتێ بەڵام ڕێکخراوی تەندروستی جیهانی لەگەڵ ئەکادمی ئەمریکی بۆ مناڵان ئێستا زۆر لەگەڵ ئەوان کە بە تایبەتی 6 مانگی یەکەم چنێ بکرێ شیری دایک بە شیری خوتو نەدرێ بۆ چووکە کە شیری خوتوماندا تامەگەی خۆشترە ئاسانتر زێت دەمی وای لێگە فێری شیری خوتۆگا بێ هیچ تر لە خاڵەکان ئەوەیە دای کاتێک کە مناڵەکە ینی شیرەکەی هاتێ بە لە مانگی یەکەمان بە تایبەتی مەمەوشکە بەکارنێنێ پاسیفایر لە مانگی یەکەمە بەکاری نێنێ وەلو زانستی پێشوو هەر لەگەڵەوە نەبوو بەکاری بێنە بەڵام ێستا لە دوای مانگی ئەتوانێت بەکاری باشە دکتۆر بابینە سەر ئەو پێکاتیان کە لەسەر شیرە قوتوەکان نووسراوە کاڵێت ئەم پێکاتی تیا و ئەمەی تیا و هەنە جار وادانەکەمە جێگرەوەی شیری دایکیشە لەوانەیە هەر خۆشمان ڕۆژان لە ڕێکلامەکانە لە ماوەی خولەکێکە سێجۆ شیرمان بینیوە بە جیاوازی کە ڕێکلامی بۆ کراوە کاڵێ ئەگەر ئەمە جێگرەوەی شیری دایکەکەیە هەنێ جایشەکە ئەمە شیرەکە بەکارێن بۆ نە کەسێکتر بەکاری هێناوەڵە من مناڵەکەم بەم شیرە زۆر خڕوخەپان بۆ کەمە ئاواتی زۆربەی دایکانە لەوەی کە مناڵەکەی خڕوخەپان دەرچێت بەڵام ماوەیە پێشەستا ئەوەشمان بینی کە یەک لیست شیردانرا کەوا بزانم ئەمانە هەمووی ڕێگە پێنەدراوە بوون کە سەیرمان کرد زۆربەی شیرەکانی تیا بوو کار هەمووی کەمە پێشە زۆر باشی دامان نابوون کەوت ئەم شیرە زۆر باشە بەڵام لەو لیستەیە بوو کە ڕێگە پێنەدانەکەی بوو ئایا هۆکاری ئەوم بۆچی ئەگەڕێنەوە لەوەی کە ماوەیەک شیرێک زۆر باشە لە دوایە لە لیستێکا دەرەچەیە خود لە تەندروستەوە دەرچێت کە ئەم شیرە ڕێگە پێنەدراوە باڵێ پێگاتی هەموو شیرێک بۆ قیاسەکرێکەوە چەندێک نزیکە لە شیری دایکەوە ناتوانانی وەکو شیری دایک بێ چونکە شیری دایکاتن لە بەیانیانە ئاوی زۆرە لە ئێوارانە چوری زۆرە لە وەرزی سەرمایە چوری زۆرە لە وەرزی گەرمایە ئاوی زۆرترە هیچ شەریکەیەک ناتوانێت شتێکی بەو شێوەی وەکو سروشتێکە دروست بە چەندە نزیکتر بێت لەوە ئەو پێگاتانەی کە تایەتی کاربۆهیدرێتە پرۆتینە چوریە ڤیتامیناتە لەگەڵ مادە کانزاییەکانە ئەمە بە شێوەیەکی گشتی چندێک نزیکە لەوەی کە لە شیری دایکەوە هەیە بۆ نمونە پرۆتینەکەی 1 بۆ 2 گرامە شیری دایک تقریبا نزیکی 2 گرامە لە هەر دیسیلیترێک دیسیلیتر واتە 100 میلیلیتر چوریەکەی 5 بۆ 7 کاربۆهیدرێتی تقریبی 7 بۆ 12 گرامە ئەمانە ئەبێ سەیری کەی بزانی ئایا چەندێک پێگاتەکە نزیکە لەوە بەڵام خاڵێکی تر کە بیرمان نەچێ ئەو خواردانە گرنگ بێ بۆ ئەوەی کەوا شیری دایکەکە ئەگەر بیەوێ ئەوەی کە بەڕێزتان ئاماژە پێدا ئەوێ شیرەکەی زیاد بێ بۆی وای لێ بکە شیری خوتو نایاتێ ئەم خواردانە زۆر گرنگە بۆ دایکان چونکە ئێستا هەینە دایکان کێشانێ نال هەنێ خواردن بخۆن پێیان ناڵەکە غازاتی نۆک و فاسۆلیا ئەمانە مەخۆ ئەمە لە ڕاستیە بنەمایەکی زانستی نیە بەڵکو ئەو خواردانەی کەوا زۆر گرنگە بۆ دایکان بیخۆن بۆی شیرەکان زیاد بێ و بتوانێت شەوانە دەریکا لە سنگی بۆی دانێ بۆ بەیانی ئەو خواردانە کەوا شلەمەنی زۆری تایە بە تایبەتی شیر ئەتیادی شیری تۆزەکان بیا شیرە سایلەکان بە ڕۆژانە ئەگەر بکرێت 2 کوب شیر بخوا دایکەکە وای لێکا شیرەکەی زیاتر بێ ئەمە بێزگەلەوەی کەوا مادەکانی تایە لەمان کاتە کالیسیۆمی جستەی دایکەکە دانابزێت چونکە دایک ئەگەر بێت و شیر نەخوا ڕۆژانە پێویستە کالیسیۆم بە شێوەی حەب
کە دکتۆرەکان بۆیان داهێن ڕۆژانەیە گرام کالیسیۆم وەرگێت جاری وای داگە کالیسیۆم وەرناگرێت شیرپێدانی سروشتی بەردەوام بێ دانەکانی کلۆرە بێ ئێسخانەکانی زەعیفە بێت چکە ڕۆژانە کالیسیۆمی لێڕوە خاڵێک در کە لەو خواردانەی گرنگە ئەو سەوزانەی کە ئاو ڕشاڵیان زۆرتیە بە تایبەتی کاهوو سپێناخ لە میوەکانە پرتەقاڵ قەیسی لەگەڵ جێزەر خورما ئەماناتوان بەکاربێن لە چەرەساتە گوێز و لەگەڵ بادەم تەسیری کاریگەریی ئەرێنی هەیە لە دانەوێڵەکانە تقریبی ئەوەی باس کراوە کونجیە شمڵی لەگەڵ جۆ و لەگەڵ پرۆتیناتیش بە شێوەیەکی گشتی لە هێلکە و گۆشتایە لە گۆشتەکانیشە گۆشتی ماسی سەرمون ئەم خواردانە محاولە بکەن بیخۆن شیرەکانیان زیاتر بێت چووکە لە زانست حاڵە شیری دایک بەشی دوو مناڵەکە لەبەرەوە ئەتوان وای لێ بکەن کە دوورکەونە لە شێپێدانی قوتو ئەو ئەمە چەند خواردنیەک بووکەوە پێویستە بیخۆن هەنێ خواردنی شەیە جاری وایە قەدەغە بێ باشترە بەکاری نێن ئەوەی ژمارەیەکی کەمە بەڕاستی ئەوەی کەوا ئێستا من ئەیبینم جاری وایە دایکان فەقیرە شتێکیان لێ قەدەغە کراوەڵا مناڵەکە غازا دروستەکە ئەو خواردانەی کە نەیخۆن ئەوەیە کەوا سیر و پیازی زۆر بەکار نێنن ئەوانەی کەوا زۆر تو نەمن جاری وایە بە نەخۆشەکانی خۆیان خواردنی هندی خۆلای خۆمان خواردنی هندی نیە بەڵام ئەوەی بەهاراتی زۆرتیایە سپایسی فود ئەمەش بەکار نێنن لەگەڵ یا کەلەرم لەگەڵ چۆکلێت مادەی چوکلێت باشتر وایە بەکارێنێن لە هاویناش شاتوو بەکارێن ئەمانە دەرکەوتووە کەوا کاریگەری لەسەر گەدە یا ماعیدەی مناڵەکەی هەیە باشتر وایە ئەم خواردانە لی بە دووربوون ئەوانش ئاماژەمان پێدا زیاتر بەکاری بێن ئەو وەختە شیرەکان زیاتر بێ سەرکەوتووە من لە شیردانی سروشتیە بەڵێ دکتۆر هەر سەبارەت بەو دایکانی کە فەرمانبەرن مناڵەکان بەجێ هێڵن ئاماژەت بە شتێک کرد کە ڕەنگە ئەو دایکە ناتوانێت ئەو ئەمەلیە جێبەجێ بکات کە شیرەکەی بۆ بەجێ بێڵێت یان کەمی بۆ بەجێ بێڵێت لەو کاتەیە ناچاری ژەمێک شیری قوتووی بیتێت تا دایکەکەی ئەگەڕێتەوە بەڵام ئەو مناڵە فێری ئەوە نابێت کە شیری قوتوو بخوات بەڵێ کێشەکە لەوەیە ئەگەر زۆرترماندایە لەسەر کامیان زۆرتری وەرگی لەسەرەوەیان زیاتر ڕایە ئەگەر ئێمە سروشتەکەمان بەکارێنە زیاتر ئەکەوێ بەلای سروشتێکە ئەگەر قوتوەکەمان زیاتر بەکارێنە دای کەش قەنەعەتی وا بووکەوە ناتوانێت ماناوای مناڵەکە فێری شیری قوتووە بێ بۆیە وەکوتم ڕێکخراوی تەندروستی جیهانی زۆر بایەق بەوایە ئەگەر 6 مانگی یەکەم شیربێدانی سروشتی نە ئاو نە شەکری گلوکۆز نە شیری قوتوو نەدرێ بە مناڵ بۆ ئەوەی نەکەوێ بەلای شیرە قوتووەکە ئەو وەختە لەگەڵ سروشتەکە بەردەوام بێ وەکە زین کە سفرە تا 6 مانگ نابێت هیچ خۆراکێک بدرێ بە مناڵ بەڵام ئەو شیری دایکە بەسە بۆی کە ئەو مناڵە هەموو پێداویستە خۆراکەکانی وەربگرێت یا هەنێ جارۆکو پێشیش ئاماژەم پێکرد دایکەکان زۆر حەزەکە مناڵەکانیان قەڵە و بن خڕ و خەپان بن ئەو شیری دایکە واکە کە مناڵەکە کێشیشی زیابێت بەڵێ خۆی ئەوەی کەوا سروشتەکەی ئەگەر بە شێوەیەکی تەندروست بیاتێ هەموو یەک 2 بۆ 3 کاتژمێرە هەنێ مناڵیش لە کوردی خۆماناڵێ مناڵی شیرەخۆری دایک دایان ناوەڵێ مشکی لەم دی بێشکەکە بچێتە ئەو دی برسێ بێ ئەمە تا حدێ ڕاستێکیشی دایە بۆ چووکە شیری دایک زوو هەرسە بێ خێرا شیر ئەخوا زووتر ئێخوا بەڵام 1 بۆ 2 کاتژمێر یا 2 بۆ 3 کاتژمێر شیرەکەی باتێ کاتێ مناڵەکە خاتە سەر سنگی خۆی 5 بۆ 10 خولەک 5 بۆ 10 دقیقە زیاتر پێویست ناکات دای بنێ چکە جاری وایە تەکنیکی شیربێدانەکە لەڕا هەڵەیەکی تایە دایکەکەڵێ هەر بەردەوام لە دەمیایەتی ئەمە وای لێگە سنگی دایکە تووشی هەوکردن و قلیشان بێ ئەگەری هەیە دوای لە شیربێدانەکە ئازاری بۆ دووجەکە سەرکەوتو نەبێ بۆیە باشتر وایە 5 بۆ 10 خولەک ئەو پەڕیکەوا دانراوە 20 خولەکەلەوە زیاتر نابێت لەسەر سنگی بێنێتەوە کاتێ لایەک بەتاڵەکات و لایەکەی تریشی باتێ هەردوو لا بەیەکەوە باتێ چکە ئەگەر لایەکی بات و لاکەی تری نایاتێ شیرەکە تیاکۆ بێتەوە ئازاری بۆ دروستەکە سنگێشەی بۆ دروستەکە مانەوەی شیریا هەر شلەمەنێک لە شوێنەکە ئەگەری هەوکردن و التیابات زیاترەکە ئەگەری هەیە سنگی هەوکردن ڕۆبالتیاباتی بێ ئازاری بۆ دروستەکە وەختە لە پرۆسی شیربێدانی سروشتەکە سەرکەوتو نابێت بەڵێ دکتۆر دایکێک کە شیری خۆی با بە مناڵەکەی پێویستەکە لە 6 مانگی سەرەتایە ئەم مناڵە ئاوی پێ بدرێ یا پێویست ناکە نەخێر ڕێژەی ئەو لە ئەو شیری دایکەکە هەیە و بکەت پێویست کاب مناڵەکە بیخواتەوە بەڵێ خاڵێکی گرنگە چووکە شیر دوو لە سەرسی ئاوێک لە سەرسی خواردنە بە شێوەیەکی گشتی وایە و ئێستا دوو مەدرسە دوو قوتابخانەی گەورە هەن لە عالەمە ئەمریکیەکانن لەگەڵ ئەوروپیەکانە ئەمریکیەکان و لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی لەگەڵەوەن لە 6 مانگی یەکەم دوای 6 مانگ دەست پێ بکرێ ئەوروپیەکان کە لە خۆمان و نزیکترن ئەوان بۆیان دەرکەوتو لە 4 بۆ 6 مانگ ئەتوانی دەست پێ بکەیت بۆیە ئێمە زۆربەی ڕێنمایەکانمان ئێستا جاری وایە بۆ مناڵان کە لێمانە برسن ئەم لە 4 مانگ و ئەتوانی دەست پێ بکەی ئاوی بیتێ بە تایبەتی لە وەرزی گەرمایە لە وەرزی گەرمایە لەوەی پێداویستی زیاتر بێ بە تایبەتی ئەگەر شوێنەکە گەرم بێ مناڵەکە عرەقکردنەوەی زۆر بێ پێویستی بە ئاوە بێ بۆیە لە 4 مانگەوە بەڵێ ئەتوانین ئاو پێدان لەگەڵ
ئەو خواردانەی کە بە شێوەی سوب یا شلەمەنی هەر بە شێوەی ئاوە ئەتوانین دەست پێ بکەین بە تایبەتیەوەی کەوا زیاتر بەکارێ ئاوی برنج ئەتوانین لە 4 مانگەوە بەڵێ دەست پێ بکەین. بەڵێ دکتۆر کەواتە ئێستا ڕێنمای بەڕێزت بۆ دایکانەوەی کە لە 4 مانگەوە ئەو بن بە مناڵەکەیان بەڵێ ئیتر لە دوای 4 بۆ 6 لەو بینایە بە پێی مناڵەکە هەنێ مناڵ هەیە بۆ نمونە لە 4 مانگە سەیرەکەی لە باوەشیشدانێ زۆر ملی نەگرتووە هەر شلە ئەمە بۆ ئەم ناگونجێ بەس مناڵی ماشەڵات چالاکە لە 4 مانگەوە دەستی خۆیەخوا حەزی یعنی ها بە پێی کەیسەکانە گۆڕێ بۆیە ئەو پێدانەکە و بڵین چەند ئاوی پێ بدرێ یان ئەو ئاوە بقڵێنرێ یان نەکڵێنرێ ئەگەر ڕێنمای بەڕێزت بەڵێ گرنگە چونکە ئاوەکە پێویستە تاقیم کرێ باشترین ڕێگە بۆ لە وڵاتی خۆمان بۆ تاقیمکردن کوڵاندنە بە کوڵاندن میکرۆبەکان لاوە چێ 5 بۆ 10 cc ئەتوانرێ بدرێ 5 بۆ 10 ینی کەوچێکی چێش بۆ 2 کەوچی چێشدا جیاکەینەوە بە قەتارە یا بە کەوچکیا دڵۆ بێنێ بە مەمە نێنێ بۆی فێر نەبێ هەموو شتێ بەمەوە بخوا بەڵکو دڵۆبێنێ حتا سوبەکانی شۆربەکانیش کادرێ سەرەتا بۆ شێوێ بێ ئەبێ بەس ئاوەکەی بێ 5 بۆ 10 cc ڕۆژانە یەک جار بدرێ ئەبێ شل بێ ناوێ مادێ ڕقیتیا بێت چگە ئەگەر هێ پەڕێتە خورجی مناڵەکە لەبەرەوە بۆیە ڕێنجەکە دانراوە 4 بۆ 6 ینی بزەبت ئللا لە 4 نیە بزەبت ئللا لە 6 ژین لەو بینایە بەپی گونجانی مناڵەکە هەنێ مناڵ وەکوتم ئاماژەم بێدا چالاکەس ئەتوانی لە باوشی مناڵ دایکەکە دابنرێ ئەجۆڵێ بۆ شێوەیە لە کاتی مانی بە دانیشتنەوە بێ نابێ ڕاکشان بیدرێتێ و با قەترە بیدرێتێ ئەو وەختە ئیشەکە سەرکەوتوترێ بێ بەڵام مناڵێک ئەگەر جستی شل بێ یان نەخۆشیەکی بێ یا دوا کەوتی بێ یان ئەگەر چالاک نەبێ ئەتوانی دوا بخرێ بۆ 5 مانگ بۆ 6 مانگ. سەر باشە دکتۆرەکو کۆتا پرسیار بۆ بەڕێزت هەنێک لە دایکانی ئەڵێ من لە سەرەتا شیرەکەم زۆر باشە بەڵام وردە شیرە سروشتەکە کەم بۆتەوانە بەڵام لەگەڵەوە شیری قوتووی یاوەتێ ئەمە هۆکار نییە بۆ ئەوی کاتێک کە ئەو لە بینەکانان کە شیری قوتووی یاوەتە لەبەری وایزانیوە کەم ناڵەکەی بۆ شیرەی خۆی تێر ناخوات ئەمە هۆکارێک دێن بۆ ئەوەی کە شیرەکەی وردە کەمی کردووە لەبەرەوەی جستەی ئەو ئازیاوە لەوەی کە ئەم شیرەکەی وردوتە کەم کردوەوە کە بیا بە مناڵەکە با بەرهەمێنانی شیرەکەش کەمتر بێتەوە لە جستەیە بەڵێ چەندێ مناڵەکە لەسەر سنگی دایکی بمێنێتەوە چەندێ شیرەکە بخوا ئەوە شیرەکە زیاتر بێت چگە لە ژەر کاریگەری دوو هۆرمۆنە پرۆلاکتین کە شیرەکە دروستەکە ئۆکسیتۆسین کە وەکو بڵێ ئەیجۆڵێنە شیرەکە بەرەو پێشەوە ئەگەر چەندێک مناڵەکە کەمتر لەسەر سنگی دایکی بێ ئەوە شیرەکەی کەمترە بێ و خاڵێکی تر ئەگەم مناڵەکە شیری قوتومان زۆر بێدا شیری قوتوەکە زیاترە خوا وەختە واز لە شیری دایکێنێ بۆیە ئەوەی بەڕێز ئاماژە بەدا گرنگە دایکەکە ئەگەر بێ سەرکەوتو بێ با بە دوور بێ لە پێدانی شیرەکە ئەگەر هەشیانە زۆر هەر حەزەکە بەس شەوانە لە کاتی خاوا یەک جار بیاتێت چونکە شیری ئەو پرۆتینی لە شیر و قوتووە درەنگتر هەرسەبێ زۆرتر ئەمێنێتەوە بۆیە ماوەی خەوەکەی زیاتر بێت درەنگتر خەبەریە بێتەوە شەوانە یەک جار لەوە زیاتر باشتر وایە بەکاری نێنێ. بەڵێ دەست خۆش سپاس بۆ بەشداریکردن دکتۆر محەممەد شکری پسپۆری نەخۆشەکانی سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ زانیاریەکانت سپاس کەمڕۆ بەشدار بووی لەگەڵ